بۆ میوانداریکردنی ماڵێکی تر هاتوین کە ئەوانیش دوو ژن و مێردی خانەدانن و هاوکات لەگەڵ تەمەن و ئەزموندا کۆمەڵە گیادەوەری و سەربوردەی باشمان بۆ گەڕنەوە. دووبارە سلام علیکم. کاکە جان چۆنی باشی؟ سلامت بی. جەژنتان پیرۆز بێ ئیشەڵڵا. نێوش پیرۆز بێ وخێر بە سەرچاو. سلامت بی. کاک ناسیح وەستا ناسیح. بەڵێ بەڵێ. بۆچی پێتەڵێن وەستا ناسیح؟ وەڵا ئینانەوە بوومە پێم وەڵێن وەستا. ماشەڵڵا تەمەنت چەندێکە ئێستا؟ وەستا تۆ؟ وەڵا تەمەنم 83 ساڵە. یاز ڕەبی سەلامت بی تەمەن درێژ بی. تۆ پێم بڵێ جیاوازی نێوان جەژنی ئێستا و کۆن چییە؟ بەڵێ وەڵا جێنەی جاران نەوەیە ویستە نەوەیەکە. بەڵێ. زاران لەلادێ بوو. وەڵا خواردن مەسەلەی خواردن هەر ساوەر هەبوو. دایە خان چەند ساڵە هاوسەرن بەیەکەوەن؟ لە 59 لە 59 وارەوە قەت جەژنانەیەکی تێروتە سەلی بۆ کردووی مەسەرەن هەدیەیەکی باش جلێکی دەستە جلێکی کوردی جوانی بۆ کردووی بە هەدیی جەژن؟ ناوەڵە نا بەخوایست نەبوو ئەوانە نەبووە نۆی کردووە نەبووە ناوڵ ئێمە لە بین ئێمە ئەوانە نەبووە من خۆم ساحێب ماڵ بووم هەموو شتێ خۆم کردوومە ئارەوەڵە بەڕاستی ئەوی لەوانەیە من بوو ئەوی کردبێتم کورتە کوسەروارم بۆی کردووە و قەمیز جوانم بۆی کردووە قۆندەرم بۆی کرد ئەوانە بەس وەڵاهی ئەوی بۆ منی نەکردێتم کە من خۆم ساحێب ماڵ بووم خۆشبی جەشیش مبارەک لە ئێوەش پیرۆز بێ لە هەمووتان ئێوەش بەخێر بێن سەر هەردوو چاوم چاوتان ماچەکەم کوڕ گەورە من کچ گەورە من بەخێر بێن سەر چاوم قوربانم. زۆر باشە هەستکەیت بێنەوە لای کاک ناسب پێم بڵێ ئێستا ئەمڕۆکە بۆ نمونە هەم جەژنی ڕەمەزانە هەم جەژنی نەورۆزە هەم یادی ڕاپەڕینە بڵێ قەت بووە لە کاتێ لە کاتەکانە بەو شێوەیە بوو بێ هەرسێکی پێکەوە پێکەوە نەمدیوە ئەمە یەکەم جارە ئەمە یەکەم جارە پێکەوە نەمدیوە.